هەوادارانی وەرزش بە گشتی و باسکەی تیپە محتەریفەکانی ئەمریکا بە تایبەتی هەواڵێکی ناخۆش و دڵتەزێنیان پێگەشت کە ئەویش کۆچی دوایی کۆبی براینتی ئەستێری پێشووی تیپی لۆس ئانجلس لیکرز و هەڵبژاردی باسکەی ئەمریکا بوو. سەر لە بەیانی 26 یەک بە کاتی ڕۆژئاوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ڕووداوێکی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرێکدا کۆبی براین لەگەڵ گیانای کچی و 7 کەسی تردا لە ناوچەی کالاباسی ویلایەتی کالیفۆرنیا کۆچی دوایی کرد. دوا بەدوای ئەو ڕووداوەش ڕاستەوخۆ تیمی فریاگوزاری گەشتە شوێنی ڕووداوەکە و دواتریش لە راپۆرتێکدا مردنی کۆبی براینت و گیانای کچی و 7 لە هاوڕێکانی پشتڕاست کرایەوە. دوای ئەو ڕووداوەش هەواڵەکە بە هەموو جیاندا بڵاو بوو و هەوادارانی ئەو یاریزانش دڵتەنگی خۆیان دەربڕی. ئەمە جگەرەوەی لە تۆڕە کۆمەڵاتەکاندا چەندین کەسایەتی ناوداری گیانی دڵتەنگی و خاوخەمی خۆیان بۆ مردنی ئەو ئەستێرەیە دەربڕی. لەوانەش دۆناڵد ترامپی سەرۆکی ئێستای ئەمریکا کە لە تویتێکدا ڕایگەیاندووە کە براینت باشترین یاریزانی مێژووی باسکەی ئەمریکا بووە و لە هەمان کاتیشدا خۆی و خێزانەکەشی هاوخەمی و پاڵپشتی خۆیان بۆ خانەوادەی ناوبراو دەربڕی. لە هەمان کاتیشدا چەندین کەسایەتی دیاری گیانی سیاسی و هونەری وەرزشیش لە تۆڕە کۆمەڵاتەکاندا دڵتەنگی خۆیان بۆ مردنی کۆبی براینت دەربڕی. کۆبی بین براینت لە 23 مانگی هەشتی ساڵی 1970 لە شاری فلادیلفیای ویلایەتی پێنسیلڤینیا لە خێزانێکی هەژار لەدایک بووە و هەر لە منداڵیشەوە خولیا و حەزێکی زۆری بۆ وەرزش و یاری باسکە هەبووە. براینت لە سەرەتای دەستپێکردنی یاریکردنیشی وەکو یاریزانی باسکە لە قۆناغی ناوەندی بووە و دواتریش لەلایەن تیپی چارلۆت هۆرنێسەوە گرێبەستی پیشەگەری لەگەڵدا ئیمزا کراوە. لە ساڵی 1996ەوە ڕووی کردوتە تیپی لۆس ئانجلس لیکرز و لەگەڵ ئەو تیپەشدا توانیوێتی لە ماوەی یاریکردنیدا ئاستێکی زۆر بەرز و کەمیۆنە پێشەش بکات و ببێتە یەکێک لە باشترین یاریزانەکانی مێژووی باسکەی ئەمریکا و خولی NBA. ئەمە جگەلەوەی لە ماوەی یاریکردنیدا بۆ تیپی لۆس ئانجلس لیکرز 5 جار نازناوی خولی باسکەی تیپە محتەریفەکانی ئەمریکای بەدەست هێناوە و 18 جاریش لە یاریەکانی ئۆڵستارزا بەشداری کردووە و چەندین خەڵاتیشی لەسەر ئاسی تاشی دەسەبەر کردووە. هەروەها لەگەڵ هەڵبژاردی باسکەی ئەمریکاش میدالیای زێڕی ئۆلیمپیادی 2008 پەکین و 2012 لەندەنی بەدەستهێناوە. کۆبی براینت لە ژیانی یاریکردنیدا وەکو یاریزانێکی پیشەگەر 33643 خاڵی تۆمار کردووە. لە ساڵی 2016دا بە شێوەیەکی یەکجاری وازی لە یاریکردن هێنا.